بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. ئێمە زنجیرە ئەڵقەیەکمان هەیە کە چەند ئەڵقەیەکی کەممان لێ پێشکەش کردووە دەربارەی باسەکانی مردن و پێشەکیەک بۆ مردن، باسەکانی بەرزەخ و قیامەت، ئەجەل. لەم ئەڵقەیانە یەکێک لە ئەڵقەکانە بێت کە سەرەتایەک باسی ئەجەلەکەین و ئایا ئەجەلەکانمان ئەمان پارێزێت یاخود ئەجەلەکانمان ئەمان فڕێنێت. هەردووشیانە ئەجەل ئەمان پارێزێ هەتا کات و وادەی خۆی دێ. جاری وا هەیە لە 10 حادیسەیە، لە 10 نەخۆشیە، لە 10 ڕووداوی ترسناکە خەڵکی تر ئەمرێ پێی، بەڵام تۆ نامریت و ئەمێنیتەوە. کەواتە ئەجەل وەکو زانایانە فەرمێ ئەمان پارێزێت هەتا وادەی خۆیەت و کۆتایی بە ژیانمان دێت. ئەم دەرسانە زۆر گرنگە، ئەم ئەڵقانە زۆر گرنگە کە باسی مردن و قیامەتەکەین. لەمە گرنگترێک نییە تاوەکو لە شیرینچایە من باسی بکەم، لەبەرەوە بەڕاستی میحوەری هەموو باسەکانی شیرینچا حەزەکەم هەندێ جار ئەگەر بە ئاماژەیەکیش بووە باسەکانی قیامەت بێنینەوە ناو باسەکانمان و ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە ئەم باسانە زۆر گرنگە بۆ ژیانمان و بۆ قیامەتمان. خوای گەورە هەموو لایەکمان و هەموو لایەکتان عاقبەت خێر بکات. فەرمون ئەڵقەی ئەم جارەمان. ناکرێت سەفەرێکی زۆر گەورە و پێشهاتێکی زۆر مەزنمان لە بەردەمدا بێت و لێی غافڵ بین. تەنها زانین و باوەڕێکی ئاسایی بە مردن و زیندوو بوونەوەی دوای مردن بەرگەی ئەو حەقیقەتە گەورەیە ناگرێت. هەتا بۆ قیامەت نەژین، هەست بە ژیانێکی مردانەی دنیامان ناکەین. ئێمە بۆ دنیا دروست نەبووین و تۆزێک بیرکردنەوە هەژاری و دەستەوسانی و فەنای دنیامان پیشانەدات و دەری دەخات کە دنیا دەرەقەتی داواکاریەکانی مرۆڤ نایەت و وەک ڕۆژی ڕووناک دیارە کە دنیا ئەم وعدەی بە ئێمە نەداوە و دەستی بە تاڵی بێتوانایی خۆی بە ئێمە پیشانداوە و لە هەموو دار و بەرد و دیمەنێکی بەخەتێکی گەورە بۆ خاوەن بیناییەکان نووسیوێتی من هەژارم و کەس دەوڵەمەند ناکەم. من بلیتی سەفەری جیهانی هەمیشەییتان پیشانەدەم. من کێڵگەم تۆکانتان بچێن و لێرەش بەرهەم نادەم و بەدەستی من نییە و زەوی بەر و بەخشینی بەرهەمەکانتان لە توانای مندا نییە. من تەنها دەرگایەکم بۆ جیهانی بەرزەخ و قیامەت و تەنها لە گۆڕەکانتانەوە کە زەوی منە داخڵ بە ژیانی هەمیشەی قیامەت و ئاخرەت دەبن. من ئەمانەتی گۆڕایەڵی و بەندایەتیم هەڵگرتووە و بەرگەی ئەنانیەت و لێ خۆبایی بوونی ئێوە ناگرم. من نەبوو بووم و دەبمەوە بە نەبووش. بە بەخشایشی خوا ئەم بوونە بچووکەم دەستکەوت. تاوانی ئێوە منیش لە ناوە بات. قورآنی پیرۆز باس لەواکە کە هەموو شتێ لەم بوونەوەرە ئەجەلێکی هەیە وە سەرنجمان ڕاکێشێت. چۆن سەرنجمان ڕاکێ بۆ بوونەوەرە و بۆ شتەکانی تر و بۆ بەر و بوومی درەختەکان و بۆ ئەمانە هەمووی بۆ ئەجەلیش سەرنجمان ڕاکێشێ. ئەفەرمێ ئەوەلەم یەتەفەکەروا فی ئەنفوسیهم، ئەو بۆ بیر ناکەنەوە لە نەفسی خۆیان. ما خلق الله السماوات والأرض وما بينهما إلا بالحق وأجل مسمى. بۆ بیر ناکەنەوە خۆی گەورە هەرچی لە ئاسمانەکان و زەوی و لە بینایەتی هەمووی بە ئەجەلێکی دیاریکرا و دروستی کردوون. یعنی هەرچی هەیە غەیری خوا ئەجەلی هەیە. حتا ئەستێرەکان، حتا گەلە ئەستێرەکان، ئەستێرەیەک بە ملیۆنەها ساڵ دروستە بێت، دوای ملیۆنەها ساڵ ئەمرێ ئەتەقێتەوە. یعنی بووی نووسراوە. هەمووی بەڵێ هەموو شتێ لەم کەونات تەوقیت کراوە، هەمووی بە حسابە. والشەمس والقەمەر بحسبان، هەمووی بە حساب و کتابە. یەکێک لە زانەکانە ئەفەرمێ ئەجەل خۆی ئەمان پارێزێت هەتا وەختی خۆی نێت نامریت. زۆر ڕاستەوە کە ئەنجەلی نەیە بغە زۆر نییە. ڕووداوی سێرە بەلاوەیە؟ ئارە وەڵا چۆن؟ کابرا سێرەکەی تووشی دامێکە بێ
حادیسی سیارە هەمووی وایە کابرا کە ئەنجەلی نییە هەموو گیانیشکێت نامرێ هیواشە بە باسیترین شت ئەمرێ وانە ڕووداوی تازە لایە وەڵی ئەوە هەروەی کاک فەتاح ئەوەی کاک فەتاح دامێکی زۆر پیس بوو کابرا فەقەرەی پشتی شکاوە ملیش حوزی سمتی شکاوە نەژمردو لەخوا بەزیابێ نەمردوو ماوە بۆ نمونە ئێمە شۆفێرێکمان لە تێناڵ سارەکەی وەرگەڕا پێنج نەفەری تیا بوو نەفەرەکەی ناوەڕاست بە تاقی تەنیا مرد ئەمە بەیرادەی خوا بوو یەک کەس نەمرد بەس نەفەرەکەی ناوەڕاستیش برد هیوایە لە کاکەم لە پێشەوە دانانیشم یا لەم لالا دانانیشم لەبەرەوەی هینە ناوی چیە سەلامەتی ئەچپە ناوەڕاستەوە دەبەخوا سارەکە وەرگەڕا بەس نەفەرەکەی ناوەڕاست مرد ئەمری خوای کرد یان ئەمە بەدەست خوای گەورەیە ئەجەل یعنی بەدەست هیچ کەسێنی ئینسان کە لە دایکە بێت خوای گەورە بۆی نووسیوە قیسمەت و قەدەر و نسیب و هەموو شتێکی بۆ نووسیوە یعنی ئەگە بە لە ماڵی شۆبی تۆ تووشی قەدەربی لە ماڵی شۆبی هەر تووشی قەدەرەبی ئەمە حەقی بەسەر شۆفێریەوە نییە ئەگە لە ماڵی شۆبی خوای گەورە شتێکی هەر بۆ نێرە کە تۆ ئەمری خوا بکەی تێگەی بەدەل لە شۆفێری و لە سیاقەت و لە ماڵی شۆبێت تووشی ڕووداوێک هەر ئەبێت یعنی شتێکی هەر بۆ نازەکە کە ئەگەر ئەمری خوا بکات یعنی حەقی بەسەر شۆفێریەوە نییە ئەین بەڕاستی لە هەر شوێنە بێت ئەمرێکە خوای گەورە ئەجەلی هێنابێت ئەمرێت ئەجەل ئەمان پارێزێت هەتاوەکو ئەو کاتی خۆی نەیەت کاتێکەوە شوێنی خۆیەتی کە ئینسان تایە بمرێت و ئەو ئەجەلەی دواناکەوێت کەواتە لە سەدان بۆ سەی مردنە خۆی گەورەمان پارێزێت چونکە ئەجەلەکەمان نەهاتووە کەواتە ئەجەل ئەمان پارێزێت کۆمەڵی نیشانە هەیەکەوە نیشانەی نزیک بوونەوەی و ئیشارەتێکە خۆی گەورە ئەینێرێ بۆ بەندەکانی تاوەکو دابچڵەکێن کەوان نزیک بوونەوە لە مردن هاتوۆتە پێش بۆ ئێوە هەر کەس لە ئێمە ئەو ئیشارەت و نیشانانە ئەبینێت نزیکە بێتەوە لە مردن هەستی پێکات بە ئیشارەتێکی زۆر خەفی و نادیار جاری وهەیە پێوترێ لە خەوێکا پێوترێت بە ئاماژەیە دڵی خۆی ئاگدارە بێ پێی ئللا پێشەوەی کە بمریت مەگەر چۆنها کە لە مردنی بەغتە بێتە پێشەواتەکە کتوپڕێک ئینسانەگرێت و هیچ ئاگال لە خۆ نییە ئەنا پێشەوە هەندێک ئیشارەت هەیە کە ئێمە لەم ئەڵلقەیە باسیەکەین بۆ نزیک بوونەوە لە مردن باسی ئەجەلەکەین ئەجەل چەند کتوپڕە بۆ ئینسان و چەندە خێرایە و چەندە نزیکە لە ئێمەوە حەزرەتی یعقوب داوای کرد لە خۆی گەورە یا ڕەبی یا ڕەب العالەمین پێش ئەوەی بمرم ئاماژە و ئیشارەتێکم پێ بڵێ کە نزیک بوومەتەوە لە مردن خۆی گەورەش بەڵێنی پێیا کە ئاماژەی باتێ ئەوە بوو ڕۆژێکیان مەلەکل مەوت یا ئەوەی کە خۆمان پێڵین حەزرەتی ئیزرائیل لە کتوپڕێکە لە بەردەمی ئامادە بوو تامان خۆشەویستان هەر کەسێکە ئەمرێت پێش ئەوەی بمرێت واتە پێشەوەی قاچی لەم دنیا ببڕێت مەلەکل مەوتە بینێت مەلائیکەی مردن و گیانکێشانە بینێت عالەمێکی غەیبە بینێت هێشتا لە دنیا شاماوە ئیتر ئینسانێکی باش بێ یا ناباش بێ خراپ و موسڵمان و هەموو کەسێک بێدین بێ هەرچیەک بێت یەکسەر فریشتەی مەرگە بینێت بەڵام هەر یەکەیان بە جۆرێک ئەوەی کە موسڵمان و ئیماندارە بە شێوێکی زۆر جوانەی بینێت کە ئەوە ئینشاءڵڵا لە کۆمەڵ ئەڵلقەیەکی زۆر زۆر تایبەتە دەربارەی مردن کە ئێمە زنجیرەیە کە دەستمان پێ کردووە پشت بە خۆی گەورە هەموو ئاماژانەوە هەموو ئەو عالەمە غەیبە باسەکەین کەوا ئێمە بەرەو ڕوویە بینەوە و بە حەتمی ئەبێ بچینە ناو ئەو جیهانە لەبەرەوە هەموو کەسێ مەلەکل مەوت لە بەردەمی خۆیان ئەبینێت حەزرەتی شوعەیبیش کە مەلائیکەی گیانکێشانی وتی خۆی گەورە بەڵێنی بە من داوەزانی بۆ گیانکێشانی هاتووە کەوا ئاماژەم پێ بڵێت و هەندێک ئیشارەم باتێ پێشمردن ئەیش فەرمووی سێ ئیشارە و ئاماژەی بۆ ناردوویت یەکەمیان ئایا پشتن نەچەماوەتەوە ینی پیر نەبوویت کە تەمەن سەرکەوت ئاماژەیەکی زۆر خێرایە بۆ ئەوەی کە مردن نزیک بۆتەوە دووهەم ئایا قژت
سرت سپی نەبووە کە ئاماژەی دوو هەما سێهەم ئایا دراوسێکەتان وەفاتی نەکرد خزمەکەت ڕەفیقەکەت کۆچی دوایی نەکرد ئایا ئەم ئاماژانە ڕۆژانە بۆ ئێمە دووبارە نابێتەوە ڕۆژانە چەند کەسە بینن بەم نەخۆشی کۆڕۆنایە کۆتایی بە ژیانیەت و لە کاتێکا زۆرجی سەرسامیە بۆ من و تۆ بە هەمان شێوە کە ئێمە شەمری نەبینەجی سەرسامی بۆ کەسێکی تر لەبرەوەم ئاماژانە زۆر زەرورە ئێمەی مسلمان خۆمانی لێ غافڵ نەکەین کات و ساتی مردن و شوێنی مردن غەیەکەگە لە غەیبەکانی خۆ بەڵام خۆی گەورە کە بۆ پێغەمەری ئاشکار ساوسەلەم سعدی کوڕی ئەبی وەقاس کە ینی خزمی دایکی بۆ پێغەمە ساسم توێتی خاڵمە سعد نەخۆشە بێ حتا هەموو ماڵەکەی ببەخشەویژە فەرمێ مەی بەخشە تۆ نامرید و یەک لە سەرسەی ببەخشەویش بە کەس و کارەکان و با یەک چییە بۆ باکچەکە بە دەوڵەمانی بژی و ئەمانە سعد زۆر بێتاقە دەبێ ینی چاوەڕێ مەرگەکان نەخۆشیەکەی قورسە بێ پێغەمبەر ساسمە فەرمێ تۆ نامرید تۆ ئەمێنیتەوە تا کەسانێک لە تۆ ئیسفاداکەن و کەسانێک بە تۆ زەرەرمەندە بن مایەوە تا شەڕی قادسیە و ئەو هەموو بەشداری لە جەنگا و ئەو هەموو جیهادەی کرد پێغەمبەر ساسم فەرمێ تۆ نامرید لە کێ ئەمە ئەزانێ خوا ئاگاداری کردو غەیری ئەویش خەڵکانی تر بە هەمان شێوە ینی وەکو بڵێ خوای گەورە بیەوێ بڵێن ئاگاداریانەکە عەبدولحەمیدی برا بچووکی نورسی بە ڕەحمەت بێ زۆر خەمێ بێ بمرێ و ماڵ و مناڵەکەی سەرگەردان بن ئەویش لە ینی کەشفێکە کە خوا بۆ یەکە ئەڵێ تۆ نامری مەترسە بەڵێ حەو ساڵ دوای منەژیت فعلەن ساڵی حەوتەم بە ژنەکەی ئەڵێ ژنەکە بەزەم ساڵم ماوە فعلەن لە حەوتەم ساڵە وەکو پێی و تۆ ئەمرێ حتا بۆ مزگەوتی ئایا سۆفیا کە ئەڵێن ڕۆژێ بکرێتەوە نوێژی تیا بکرێت نورسیە فەرموێ من نایبینم بەس ئەم قوتابیم ئەمە ئەیبینێ فعلەن قوتابەکەی ماوە و بینی ئیتر پەیوەندی پێوەکان و ئەو قسەکەی نورسی هاتە دی ماوەسا دکتۆر نەجات عەباس ئەزمونێکی هەیە ئەزمونی چۆن بووە بەڵێ دکتۆر نەجات عەباس دۆستێکی خۆشەویستمە بینیم باسی خۆی کرد کە ساڵی 2007 لە سلەیمانی ماستەر ئەخوێنێ لەگەڵ دکتۆر ئارامبارە مەجموعەی دکتۆری سلەیمانی ئەمانە ئەخوێنێ تووشی نەخۆشی سەرەتانی سنگە بێ ینی ئەم ناوەوەی سنگی ئیتر زۆر زۆر خراپە بێ عەمەلیاتی بۆکەن وە شوێنەکەی بە جۆرێکە نە کیمیایی و نە تیشک و شتێکیشی لێ ناترێ پێی ئەڵێن مەگەر بچی بۆ فەڕەنسا لە فەڕەنسا بە 6 دەفتەر ئەو منطقەی و هەموو بۆ هەڵگرن و بۆ زەراکەنەوە وتی وڵا نەک 6 دەفتەرم نییە 4 دەفتەریشم نییە بەچی بچم قەیناک عەلا کولین وتی پیان وتم بەس 6 مانگەژی ئێوان دکتۆرن حاڵەتەکەشی حاڵەتێکە کە ئیتر خۆشی دکتۆرە عیلمیەن ینی تەواو بوو وتی کە هاتینەوە خێزانم ئەویش هەر دکتۆرێ ئەگریا و پێی ناخوتم مەگری ئەگەر ئەجەلی من خواهێ نابێتی ئەمرم نەشبێ نامرم وتی تر خەریکی بەحسەکەشم بوو ڕەفیق و برادەرەکانم لایەن سیر بوو گاڵتیان تۆ ئەمریکاکە ژەژمانی تر ماستەری چی و شتی چی و تۆ خۆ دەخەڵەتێنی وتم خوا کەریم تقریبا 10-15 ڕۆژ بەس ئاوی زەمزەم و ئەمانە ئەخوا سبحان الله ئەوە 8 ساڵ زیاترە چەند ساڵ زیاترە زۆرەکە لە 2007وانەوە ئەوە 13 ساڵە ینی الحەمدولله 13 ساڵە خوا شیفایە و ینی ئەمە ئەجەلێکە کە خوا دایناوە ئەنجا وتی کە ساڵی 2008 ئەچێ بۆ حەج کوڕێکیان لەگەڵا بێ ساڵە دوای ئەو نەخۆشەکەی نا 12 هین بڵێن 2007 توش بوو ئیتر چابوو خەریکیشی دکتۆری وشتی خۆیەتی دکتۆری ئەسقانە لە کەرکووک لە 2010 چوو بوو بۆ حەج بەڵێ هەژدە کە چوو بوو وتی کوڕێکمان لەگەڵا بوو ناوی ڕزگار ڕەمەزان بوو ڕزگار دایکی هێنا بوو لەسەر عەرەبانە کەس بە تەمای دایکی نەبوو ئەمە خزمەتی دایکی کرد و پاڵی پێوەنا ئەمانە وتی لە ڕەجمی شەیتانە ڕەجمی جەمەراتە وتی تر پاڵی بە دایکیەوەنا و ئەمانە وتی کاتێکمان زانی کە ڕەجمی بەردەکانی هەڵا و بۆ دایکیشی هەڵا وتی دانیشت ئیزدیحامە پۆلیسەکان هاتن ماوە سەحاجی مەوەسە ڕزگار مرد هەموو بە تەما بوو دایکی بمرێ کەچی ڕزگارە مرێ ئەمە ناوەنی چی ئەجەلێکە کە خوا دیاری کردووە ئەم ئەبێ بمرێ ئەوی ترە بێ بمێن
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ئەگەر خوای گەورە بێوێ ڕۆحی کەسێ بکێشێت ئیش و پێویستی ئەم کەسە ئەخاتە ئەو شوێنەی کە ئەبێ لەو شوێنیان ڕۆحی بکێشێت واتە تۆ سەفەرێکت هەیە بۆ وڵاتێکی دوور بۆ شوێنێک ئەم سەفەرە مەزە بۆ ئەجەلە بۆ نمونونەکانیشمان زۆر و نمونەشمان هەیە و ئینشاڵڵا لەم ئەڵقەیەشا پێشکەشتان یەکەین کە کەسی وا هەیە چێ سەفەرێکە کات مەجموعەیەکی تریش ئەجەلی هاتوو هەر لەگەڵ ئەمە لە یەک تەوقیتە بە سیارەیەکە ڕۆن هەموویان دامەکەن و هەمویان تیاچن یان ژمارەیەکیان تیاچێ یا خۆی تیاچێ بە تەنیا ئەمانە هەر یەکەی بە تفێی ئەو تەقدیر و ئەندازەی کە خۆی گەورە بۆی دیاری کردووە کە تەمەن بکات و ئەم ژیانی دنیا بەرێتە سەر لەو کاتەیە ئەبێ بڕوا بەدەم ئەجەلەکەی خۆیەوە پێویستیەکێک ئەکەوێتە ئەو شوێنە تا لەو شوێنەیە ئەجەلی بێت و وەفات بکات نامە قەدەر خۆنێ ئیسانە زەلۆنێ ئیسا مردن یعنی ئەوە نابێ مەسەد ئەگازەلیش بێەوە کات و ساتی خۆتەواوبی ئەوە دێت و هیچەوە شیری ناکرێت بەسەر هاتێکی سەیرە لایەهی ئەجەل کە زۆر سەیری بەبلاتەوە لە ڕووداوەکە لە حادیسەیەکە کە یعنی ڕوویابێت والله زە بەسەرات ئەمە ڕۆژانە لەو خەتانە نەبینی ڕووداوی زاروێ سەی دەکرێت دەبینی کابرا بینی وەردەگەڕێت لەو ڕێگا و مێگەیانە ڕێگایەکان هەموو وێرانن بەڕاستی وەکو پێویست نینە ڕێگایەکان بەڕای سەدان زار دەبینی ڕوودا و لەو ڕێگەیانە ڕێگای مەقسەد ڕانی سلێمانی ئەمە دێن ئەبینی لۆری شوفێرەکان زۆر بە خراپی دەڕۆن لەو ڕێگا و بانانە بەڕاستی ڕووداویمان دیتووە یعنی سیارە هەڕاستگەڕی گرتووە کەس دەرنەچۆ لەناو ئەو سیارەیدا ئەو لەو ڕۆژانە ئایلەکات یعنی لەو ڕێگایی دەگەل لۆریەک خۆیان لێکدا بەڕاستی سیارەکەم و گڕیگر بە مار و مندارە هەمووی سوتە بەڕاستی کارەساتی زۆر ئەوە هەیە لەم ڕێگاوبیان ڕێگاوبانەکان وەکو پێویست نینە هەمووی تەسکە هەمووی ئەوەیە بەڕاستی زۆر ناخۆشن ڕێگاوبانەکان ئارێ وەڵڵا دەستان خۆش بێ جاری وای هەنێ قسەی هەنێ ڕوودا هۆی ئەیبیسی نازانین تا چ ڕادەیە ڕاستە یا دروستکراوی هەڵبەسراوە من شتێکم بیست وتیان لە یەکێک لە خەتەکان سیارێکە هاتووەتەوانێ کەسی پێ نەبووە نەفەری هیچ پێ نەبووە نەفەرێ دەستی لێ ڕاگرتووە توێتی بۆ سلێمانیە چم لە حاستی بازیان ئەم تەکسیە هینێکی تێپەڕانەوە لۆریەکی تێپەڕانەوە شیشی پێ بووە سەیری کرۆ جادە چۆڵە هیچ شتێک دیار نەبووە تەکسەکە ویستێتی تێپەڕێ کە گەیشتۆتە حاسی لۆریەکە کە شیشی پێ بە ڕێک شیشەکان ڕووخاوە بەسەر سەکنی تەکسەکە ئەو نەفرێک کە دەستی لە ڕاگرت بوو بەس ئەو نەفرەت یاچوو بوو. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خۆی لێ بێ فەرمێت لە ڕۆژی قیامەتا خوای گەورە ڕەحم و بەزەیەک ئەنوێنێت هەرگیز بە خەیاڵی بەشەرانە هاتووە یعنی ئەممەنە بەڕەحمە بێت و ئەوەنە ڕەحمەتەکەی چکەوە وەڕەحمەتی وەسیعەت كل شەی ڕەحمەتی خوا هەموو شتێکی گرتووەتەوە لەبەرەوە ڕەحم و بەزەیەک ئەنوێنێ بەرامبەر بە بەندەکانی هەرگیز ئەو هەرگیز بە خەتەرە و بە خەیاڵمانە نەهاتووە لە دنیاە لەبەر خۆشەویستانێمە سەیری ڕەحمی خوا لە خۆمانەوە نەکەین سەیری ڕەحمی خوا لەو نەفسەی خۆمانەوە نەکەین کە جاری وە هەیە حقد و ڕق و کین و تووڕەیی و ئەم شتانە زاڵە بێ بەسەریا لەبەرەوە ڕەحمەکە ئێمە زۆر بچووکە ڕەحمەتی فراوانی خوای گەورە لە خۆمانەوە سیر نەکەین لەبەرەوە زۆر بەلاتەوە سەیرە بێ کە چ ڕەحمێکی فراوانەکە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بەمەرجێ ئێمە ئیماندارێکی باش بین مسلمان بین خوا ناز بین ئینشاءالله خوای گەورە غەفور ڕەحیمە بەرامبەر ئێمە و بەرامبەر هەموو بەشەریەت لەبەرەوە بە لەم نەزرەیەوە لەم بۆچوونەیەوە سەیری ڕەحمەتەن للعالەمینی پێغەمبەری خوایش بکەین صلی الله عليه وسلم کە چۆن خوا بە ڕەحمەت بۆ هەموو دنیای ناردووە کاتێ ئێمە لە کۆشکێکا بژین لە ژێرزەمینێکا بژین زۆر لە شوێنێکی خۆش و ناخۆشا بژین وەکو یەکوایە و مردن هەمومانەگرێتەوە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ دەفەرمێت خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لێخۆشبوونی پیشانی عەبدەکانی ئەدات بە جۆرێ لە بەندەکانی خۆشە بێ لە ئینس و جن هەرگیز لەم ژیانی دنیا بە خەیاڵ و ئەندێشەی ئێمە نەهاتووە
إن الله يغفر الذنوب جميعا إن رحمتي وسعت كل شيء رحمتي من هەموو شتێکی گرتووەتەوە خوای گەورە لە سەد بەشی مطلقی بێسنووری ڕەحمی خۆی بەشێکی داگرتووە بۆ ئەم دنیاە کە بەشی ئەم هەموو ئینسان و خەڵکە ئەکا کە ڕەحم و میهرەبانیان هەیە بەرامبەر بە مناڵەکانیان بەرامبەر بە کوڕکچەکانیان گیانداران بەرامبەر بە زیندەوەرەکانی تر یا بەرامبەر بە پێچۆکانیان باڵندەکان هەموو شتێک کە ڕەحمی تیابێت بەزەیی تیابێت شەفەقەتی تیابێت لەو بەشە ڕەحمەی خوای گەورەیە کە دایگرتوۆتە سەرزەوی لەو بەشەی کە ئێمە ناتوانین تەحدیدی بەشەکەش بکەین ئاماژەی پێ بکەین قەبارەی بۆ دیاری بکەین چونکە ڕەحمی خوا بەزەیی خوا بێسنوورە ئەی ئەو بەشە بێسنوورەی تری هەمووی هەڵگرتووە بۆ ڕۆژی قیامەت تا لە بەندەکانی خۆش بێت لەبەرەوە بەم هەموو نەخۆشیە دەرونیەی خۆمانەوە ڕەحم و بەزەی خوا تەوزیعنەکەین بەسەر خەڵکیە بەڕق و بە حەسادەت و بە کافرکردن و بە فاسقکردن و بە بێدعەچێتی و دوای خەڵک نەکەوین وەختی ئێمە دینمان خستە ناو خۆمان و پێشکەش بە خەڵکمان کرد لە ئێمەوە ئێمە بووین بە شاشەی دین زۆر زەرەرەکا دین و ئێمە خۆمان زەرەر و زیانی گەورەترەکەین چکە وەختە کەسێکە لادا لە دین یان بەهۆی جوێنێکی تۆ بەهۆی کافرکردنێکی تۆ بەهۆی دەمپیسیە کە مسلمانێک بەرامبەر بە یەکێکەی نوێنێت ئەگەر ئەو کەسە لە دین بوو تاریکە دین بوو وازی لە دین هێنا یان گوناهێکی کرد ڕەنگە عاقیبەت شەڕی بە نەسیبی تۆ بێت و غوفران و لێ خۆشبووری خوا بە نەسیبی ئەو بێت چکە ڕەحمی خوا بێ سنوورە و ئەوەی دەست بۆ ڕەحمی خوای گەورە بەرێت و سنوورداری بکات یا بیخاتە قاڵبی خۆی و پێشکەش بە خەڵکی بکات زۆر مەترسی دارازەنم زۆر ئاگامان لەوە بێت زۆر ئاگامان لەوە بێت کە فریای خۆمان بکەوین بەوەی کە دین زۆر جوان تێ بکەین وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە جوانی بناسین ئەو بۆ ڕەحمەت هاتووە بۆ غەزەب و بۆ تووڕەیی نەهاتووە بۆ کافرکردن نەهاتووە هاتووە خەڵک لە کافرەتی دەرهێنێت لە بێدینی دەریان بێنێت سێرەکەی کابراک دێ بۆ گەراز لێرە سەرەکەی هەڵێ زۆر بەپەلەم بەپەلە وا دێکاتە سەر دێتێکەدا تو نازانین لە علمی خوا سێرەکەی دیارەمە عەجەلەکەی هاتووە لە ڕێگا کە تەواو یعنی تر وەڵڵاهی من نەمبینیوە شەخصی خۆم بەس بیستومانە سێرەکەی یعنی بیستومانەوە کابراایك بەپەلە دەرچووە و کابرای هاتووە تێدی من سارێک بە خۆسی دەرەکەم ئیشێکی زۆر بەپەلەمەیە سێرەکەی ڕووداوێک هاتە ڕێگاکەی لە ڕێگا و چێکی کابرا وەفاتی کردووە و یان سێرەکەی حاڵەتێک یعنی حەسەب ئەو شتەی کە حاستەکە کە ڕووەدا تاقێکم دی لە کانیشتێکان لەوێ وەرگەڕا پەحتیان کرد کەوا دڵی وەستاوە جەماعەت دیاوند ئەو سایقە سەرخۆش بووە بەس کە پەحتیان کرد و ئەملایان کرد وتیانم کابرایە سەرخۆش نەبووە ئەم کابرایە دڵی وەستاوە جەڵدە لێ داوە لە کاتی لێخوڕینە من یەکێکیان خۆمم پرسیارم لێ ئەخوڕی ناکاتێکا جەڵدە نێمیدا من خۆم سەختی خۆم ناو سیارەکە ڕاوەستام نیو سەعات تێ سیارەک ناو سیارەکە دانیشتم یعنی ئازارەکەم گەلێ زۆر بوو خۆم گەیانە ماڵ بار و مناڵەکان فرێ خەستەخانەم یاخست و چابوومەوە ئەوەم بینی ئەو حادسەیەم بینی کابرا مرده بوو بەس وتیان جەڵدە لێدا وتیان سەرخۆشە وتم نابە ئەم سەرخۆش نییە ئەم کابرایە لە تەمەنی سەرخۆشییان نییە بەس کە پەحتیان کردوینیان کەوتی ئەم پیاوە جەڵدە لێداوە دڵی وەستاوە بڵێ ئەو یازان براکەم لە ماڵەوە بوو کاتی مالی بوو لە 2001 لە ماڵەوە چوو بۆ گەراجی بەقای کەرکۆ چوو لێ ناخۆی بنووسێم بۆ ڕۆژی شەموو پێنجشەم بوو بۆ ڕۆژی شەموو بۆی سرەی بێ گەیشتە ئەوێ لە ناو ئەو سیاری کە نەفەرەکان کە هاوارەکان بەغداد سێ نەفەری تیا بوو کە براکەی منیان بینی براکەی منیان ناسی وتیان ئێمە لەگەڵ کاک عاسیە ڕۆین ئەبوو سرەکە وتی نابێ کاکە سرەی ئێمە وتی وەڵڵا ئێمە ئەو پیاوە ناسین لەگەڵ ئەو پیاوە ڕۆین چکە پارەمان پێیە ئێمە ئاچین بۆ فەلوجە ئێمە لەگەڵ ئەم سایقە ناڕۆم سایقی من نایە ناسین ئەو وەختە کاتی سەدام ئەوە پارەت پێ وایە خەتەر بوو وەڵا بەبراکەم یاوت ئەستامە چۆنە بێت و لە مۆختە هاتی تۆ نەفەرەکاندا ئابەزن و یوتی کاکە خۆ من ناتم و دوای نەفەرەکان و من هاتووە ناو خۆم خۆم نووسم بۆ ڕۆژی شەم بوو وتی نەخێر شتیوان نییە و دەی ئێتر سایق چۆنەڵێ
دوعان لێ کرد خێر لەو پارەی نەبینێ و خێر لە نەبینێ وڵایتر دوو نەفەرترش هات مالی بۆ 5 نەفەر بوو گەیشتە عەظێم لێو دامی کرد لەگەڵ سیارەکە لە هەردوو سیارەکە 9 نەفەر مردن یەکی براکەی خۆم بوو لەگەڵیانە بوو لە عەظێم یعنی هەموو کەس ئەزانێ لە 2001 لە کەرکووک تا گەی عەظێم لە عەظێم دامی کرد لەگەڵ سوپەر 85 خوسی ئەوش لە خەت ئیشێکرد و بە خوسیەتی ئیشێکرد براکەی من مالی بۆی هەبوو یعنی هەردوو سیارەکە ئەوەی تقریری بڵێ مرور هات وتی لە هەردوو سیارەکە برێک نەگیراوە یعنی بڵێ 3 مەتر برێک نەگیراوە فجأەتەن بووە دایانە لێ چکە ئەو وەختە حەفارە ئیشێکرد بۆ خەتی تەلەفۆن حەفارەکە عیب نەبێ ئەوە کە قنی نەسوڕانە بوو سوپەرەکە ویستیبی ئاوە زیگزاتی بکات لەگەڵ زیگزات بەپانی هاتوو بۆ بەردەم براکەشم پراپر لیدا بوو ئیتر هەر ئەوە نەفریا کەوتین یەک نەفرێک مابووە خەڵکی هەولێر بوو لە ناو سوپەرەکە لە دوای سایقۆ دانیشت بوو چکە ئەم لە سەکنەوە لیدا بوو هەر ئەو نەفریان کەوتیان خاڵ و حاجی حادسەکە چۆنی بووە وتی وەڵی لە گەراجی ناهەزە لە بەغا خەوتومان لێرە چاوم کرێت و متان هەوردە بۆ مستەشفا نەمزانێت چۆن بووە هەی جۆم لە زرمەکەم بوو هاتمە خەبەرێتر نازانم 9 نەفەر یعنی بۆ کابرای اختیارەکەشەوە مرد سوپەرەکە 4 نەفەریتیا بوو براکەی منش 5 9 نەفەر هەر هەمویان تەواو بوون ماوسا وەزەم نمونەیەکی ئەندازیار جەمالیش لایە دایکی ئەندازیار بەڵێ جەمالی بەکرد قەساب کاک جەمال بەڕەحمەت بێ ئەویش وەفاتی کردووە وابزانم لە میسر ئەویش جەڵتە لێیا وەفاتی کرد کاک جەمال مهندسی معماری بوو ئەم پیاوە باشە دایکی ئافرەتێکی ساڵحە بوو بەیانێکیان لە خەو هەڵەسێ بەژنی کاک جەمال ئەڵێ ناوی سروەخانە ئەڵێ سروە ئەم شەو لە خەومە بردیانم بۆ سەرقەبران مرد موشتیان و ئەوە وتیان تۆ بگەڕێرەوە ساڵێکە ماوە تخوا بڕۆ وەرەقەیە بێنە ئەمڕۆ بنووسە بەڵام بە جەمالی کوڕم مەڵێت خۆ ئەمە دایکی بڵێ دایکی کاک جەمال بە سروەخانی بوشیڵێ کورت دایە بەخوا هیچ نییە و نازانم چی تۆ بینوسە ڕێک دوای ساڵەکە نەخۆشەکەوی بە نەخەسەخانە 2-3 ڕۆژ لەوێ ئەڵێ بمبەنەوە کە هێننەوە لە تارمەکە کورسی بۆ دانێ دانیشی ئەڵێت خوا سروە بڕۆ ئەو وەرەقەیە بێنە کە پێم وتی بینوسە کە ئەچێ بێنێ سەیرێکا بیزەبت ئەو ساڵێ لەمەوە پێش بیزەبت ئەو تەوقیتەیە ئەی هێنێ وەرەقەکەی بۆ بێنێ لەسەر کورسەکە گیانی دەرچوو لە سلێمانی بەڵێ لە گەڕەکی بیدایەتی بەختیاری لەو ناوە بووە بزان ماڵەکەیان یعنی ئەمە قەدەرێکی عەجیبە یعنی ئەم ئافرەتە چۆن ئەمەی بینی ئایا بۆ ئەوەی خۆی حازرکە ئایا بۆ چیترە برادەرێک کاک جەمال مردووە خیناوە نامەیەکی بوێنێکی بۆ ناردەم وتی باسی زاواکەیە کرد کە لە دوای ئینتیفاضە لەو حدود و شتە ئیشەکە ئیتر ڕۆژ ینی عەلەسا زمانی دانیشتوون خزمی خۆیانە ئیتر نانوشتی بۆکەن ئالاساس بینێرنە ئەوێ و بۆ حدود و ئەمانە سێرکەنیەتەوە وەڵاکەیەتەوە دوای 2-3 ڕۆژ لای ئەمنە سوورەکە پارچەیەکی بەرەکەوێ و وەفاتەکە دوای سێرەکان وەسێتێکی بەجێشتۆ لە کەنتۆرەکە ئەڵێ کە من ئەوەی من بینیم یاخوا کەس نەیبینێ لەوێ لە حدود لای گۆخڵانەوانە مەلەک المەوتم بینی فەرمووی تۆ 4 ڕۆژی تر ماوە بڕۆرە وەسێتکە و ئەمانە ئیتر منیش هاتمەوانێ کاغەزەکەیشی هەبوو جەناب بڵاو کردەوە بەڵێ لە کتێبی ئەو دەتبینێتوانە بڵاو کردوتەوانێ یعنی ئەوە ناوەنی چی ئەم کەسە ڕەنگە ئیشێکی بەدواوێ بڕۆ زوو ئیشەکانت تاوا کە بەخوا سەرەتاتوە بێ بیتەوە بەلایەم ئیمامی غەزالی ماوەسا بەسەرهاتێکی ئەوەی هەیە کە بەڵێ ینی ئیترێتە ژوورە و وەبزانمتر ینی خۆی حازرەکە بە تەواوەتیکە وفاتەکە ڕۆژی دووشەمە ئەبێ بەیانەکەی دەستنوێژە شوا و نوێژەکە و کفنەکە ئاخاتە سەرچاوی و ماچێکە و پاڵەکەوێ ئەڵێ من فەرمانبەری گۆڕاڵ و فەرمانبەری خوام و ئامادەم کە پێی بگەمەوە ئیتر پاش تۆزێک پاڵەکەوێ و گیانەسپێرە دیارە ماوەسا ئەم کەسانە زۆربەی هەر هەموو کەسێک ڕەنگە بە موسڵمان و بە غەیری موسڵمان ڕەنگە لە پێشمردنە دڵی خەبەرەیە عالەمی غەیبە بینەیە خود پێ وترێ یا خود وردە مەلایکە بینێت دڵی خەبەرەیە یا کەسێک شتێکە بینێ ینی ناسیاوێکمان وتی من چی خەو بە مردۆ ببینم ئیلا موسیبەتێکەوێ ئیتر فعلا ینی برادێکی بینی بوو لەگەڵ بووکەکەی خۆیان لەگەڵ خۆی و بووکەکەی لە مەتامێک بوون مەتامی ئەو پیاوە مردووە بووە ئەیتوتی پارەی لێ وەرنگرتیەوە چی زانیم شتێک بێ کوڕەکەی وەفاتی کرد جەڵتە لێ
لە ئەسەرێکی بەنی ئیسرائیلیا هاتووە بەسەرهاتێک هاتووە کاڵێت خی گەورە دوو کەس لە ئاگری دۆزەخ دەرەهێنێت تا عیتابیان بکات تا ڕخنیان لێ بکرێت کە هێنێتە دەرەوە لە ئاگری دۆزەخ دوای ئەوە پێیانە فەرمێت بڕۆنەوە ئاگری دۆزەخ یەکێکیان زۆر بەسەریعی ڕاکا بەرەو ئاگری دۆزەخ خی گەورە لێ پرسێ بۆچی ئەوە نەبە خێرایی ڕۆشتی کە من پێم وتی بچۆرەوە بۆ ناو ئاگری دۆزەخ پیاوەکە شەڵی یا ڕەب العالەمین لە دنیا هیچ چاکەیەکم نەبوو من هەمیشە سەرپێکی تۆمە کرد نامەوێت لە ئاخرەت و لە قیامەتیشا سەرپێکی تۆ بکەم دوو هەمیان ڕاوەستێ و بە ملکەچی ناڕوات خۆی گەورە فەرمێ بۆچی وەستاوی ئەفەرمێ چاوەڕوانی ڕەحم و بەزەیی تۆکەم نەمخەیتەوە ناو ئاگری دۆزەخ خۆی گەورە فەرمێ دەبڕۆ دەستی براکەت بگرە هەردووکتان بڕۆنە ناو بەهەشتەکەم وا لێتان خۆش بووم و عەفوم کردن ئەزانم با ڕەحمەت و فراوانی خۆی گەورە ئێمە نەبینە هۆی شاردنەوەی نەبینە هۆی ئەوەی کە خەڵک لە دین دوور بخەینەوە بەهۆی گوێن و قسەی خراپ و دەمپیسی و کە ئەمانە هیچی ئەخلاقی موسڵمان نییە کافرکردنی خەڵک و فاسقکردنی خەڵک و دەرکردنی خەڵک لە دین ئەمانە ئیشی موسڵمان نییە فریای خۆتکەوە بەوەی کە ڕەحمەتی فراوانی خۆی گەورە شمۆلت بکات خوا پەناباگەر بەهۆی کەسێک بەهۆی تۆ بەهۆی گوێنێکی تۆ بەهۆی قسەوتنیکی تۆ بەهۆی کافرکردنیان ڕقەڵسانێکی تۆ بۆ کەسێک لە دین بتۆرێت ڕەنگە غەزەبی خوا ڕوو لە تۆ بکات بە هیچ جۆرێ ئەو کەسە خوا عەفوی بکات بەڵام تۆ خوای گەورە عەفوت نەکات بە ئاگامان لێ بێت ئەگەر چاکەکاریش نین نەبینە خراپەکار بە ناویتی لە ڕاستیە من خۆم لە مردن گەڕامەوە من بەرەبەیانێ بوو ئێوارەکەی نانم زۆر خواردبوو لە دوای کە نانم زۆر خواردبوو ئیتر بەرەبیانێ بۆ هەستان بۆ نوێژی بەیانی گوێم لە دەنگی بانگ بوو کە گوێم لە دەنگی بانگ بوو وتم با بانگەکە تەواو بێت هەڵەسم نوێژەکەم بکەم سوبحانەڵڵا بانگەکە کۆتایی هاو خەوم لێکەوتەوە دەوروبەری زستان بوو مانگی 26 یانزەی 2010 نوێژما بوو دووری سەعات 6 و نیوانە گوێم لە دەنگی مناڵەکان بوون کە گوێم لێ بوو هەستام بچوم نوێژەکەم بکەم من کە هەستان تەمان لە ناوکم بەرە خۆڕەویشی ناب تەنها فرێشایەتمان و فراوە کەوتم لە ڕاستیام چوم نزیکمەوە لە دەستشۆرەوانە عادەتەنەوە نییە ئازارێ شتێکی ئەبێت هەڵێ چم دەسێ باوە گەێنم یان دەستنوێژە شتێکەگرم ئەو ئازارم نەوێنێ سوبحانەڵڵا تەمی چوومەوێت نزیک دەستشۆرەوانە بوومەوە وەستا بووم بە پێوە نازانم خەو بوو جەڵدە بوو فێنکایەک بەسەرم گەی چۆن یاەکێ دەستبێنێ بەسەرتا ڕێک چاوم نوقا کە چاوم نوقا بەرامبەرم شوشەیەک بوو کە بەرامبەرم شوشەیەک بوو منیش ڕاستەوخۆ کەوتم بە ناو شوشەکە ئەن کەلەی سەرم چۆ ناو شوشەکە مانم هەمی دڕا بەڵێ ئەوانم هەمی دڕا تر حاڵەتێکی زۆر زۆر ناخۆش سوبحانەڵڵا کە وەکو کوێر من کوێر نەبووم یانی تە بزانە خوای گەورە ڕەحمی بە ماڵم ناڵم کردو لە ڕاستیە وەکو کوێربوون کوێر نەبووم یانی وەکو ئێستاش سواز بخوا یعنی ترسێکی خستە دڵمەوە مەجموعەیە خاسەتی زۆر تایبەت بوو یەکێ لەوانە یعنی کە وەکو ئەجەلم نهات ترسێکی زۆر گەورە هاتە دڵم ترسی مردنم زۆر بوو یا حەزی دڵم لیانی دڵم زۆر زۆر بوو تووشی حاڵەتی دەرونێکی زۆر زۆر ناخۆشی کردن ئێستاش سواز بەخوا باشە بین بەس بەخوا و باشەش نیم تەقریبەن وێ لە ڕێ ئەم بەرنامی بەڕێستانەوە داواکارم لە هەموو موسڵمانێک لە دوعای خێر بێ بەشمانە لە دوعای خێر بێ بەشمانەکە حاڵەتی دەرونیم زۆر زۆر ناخۆش ئینسان زۆر جارە و حاڵەتانە بینێت ینی بەڕاستی مردن زۆر نزیکە بێتەوە هەستەکەی مردن زۆر زۆر نزیکە لە ئینسان بەڵام زۆر جارەمە بیرمانەشێت من ئەتوانە بڵم چەند جارێک مردنی خۆم بە چای خۆم بین ینی حاڵەتێکی زۆر زۆر یانە سا لە ڕواڵەتان بینی کەسێکی زۆر زۆر ینی زۆر بێ مشکیلم بەس ئەگەر بێت و دەست بێ لە لیانی دەست بێ لە لیانی دڵم ینی لیانی دڵم زۆر زۆرە
زۆر سەردانی زۆرێکیش لە دکتۆرم کردووە دکتۆری دڵ و دکتۆری دەرونی و دکتۆری باڵتنی و هیچ هەمیانە مەسەلەکە بیرکردنەوەیە هەنی بیرکردنەوەش نازانم ڕاستی چارەسەر نییە تاریخ دراوسێمانە ئێستا لە کەنەدا دانیشێ بە سەرهاتێکی زۆر عجیب ینی سەردە سوڕمی ئەم شتانە یەک و دوان نییە لێرە لە کۆن و نوێ و لە هەمووی دووبارە بێتەوانێ ئەجەڵ غەیبە بەس سوبحان الله وتی باوکم بەیانێکیان تەلەفۆنی بکن تەلەفۆنی نۆرمال هەبووسا بۆ برا و خوشکەکانم و وەرن تەوتی هەموو چوین خوایە چی بێ ماڵیان لەکوێیە لە دی پشتەوەی مزگەوتی خستەخانەی جمهوری ئالێکێکە بۆ لەو ماڵانە وتی کە چوین باوکم ڕاکشاوە لەسەر قەرێڵەکە لە حەوشەکە دیارە هاوین بۆ دایکشم سەماوەری گەرم کردو و چاتیەکە باوکم زۆری حەز لە چابوو زوو ئەیوت چام بەرێ نەک لەولا چانە بێ لە قیامەتە با تێر چاپ خۆم باوکە هات چییە؟ وەڵام من ئەمرم هەر خۆر هەڵهات و یای لە دیواری خستەخانەی جمهوری من ئەمرم وەرە باوکە چاک دایکسی هیچدا نەخێری چم نییە ئازارێ با ببن بۆ خستەخانەکە لە پەنامانە وەڵا هیچم نییە وەڵای تەوتی فعلەن دانیشتبووین هەموو هەنێ نەسیحەتی کردین و قسەی بۆ کردین و ئەمانە وتی خواشایەتە خۆر هەڵهات یای لە دیواری بەرزە دیواری خستەخانەی جمهوری وتی باوکم جەڵتەی دەماخلەیە خێرا بردمانە خستەخانە دکتۆر نیهادەبتەری لێبوو ئەمانە ئەمان ناسی وتی وەڵای ترەوە خۆ ئازانی ئەمێنیانە وەڵای تر وەفاتی کردوتەوە چۆن ئەمەی زانی پێوترێ هەندێک کەس ماوەسە هەر لە ئەجەلا پێوترێ ڕەنگە خۆی لێ لابە یعنی وەکو شتێک بەڵکووانە بێت یان نایگەڕێتەوە ئەنە ڕەنگە هەموو کەسێک ئەم حاڵەتانە ببینێت دڵی خەبەرە پێوترێ زۆرە ینی نمونە ئەمەنە زۆرە حتا بڵێ ینی بەس ئیترەوەی بگەڕێتەوە یان نەگەڕێتەوە بەڵام ئێمە ئەوەنە بزانین کە ئەو کات و ساتەیەت نە پێشەکەوێ نە دواکەوێ یەک ئۆکسسیژین زیاب بۆ نییە هەڵیمژی لەم دنیاە ئەو ڕزق و ڕۆزی بۆ داناوە ئەبێت تەواویکەی لا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إن روح القدس نفث في روعي أنه لن تموت نفس حتى تستكمل رزقها وأجلها الله إخوة خصوصي ظلمة وبلين جبرائيل وأماك من نام هيك كسي نامري حتى رزق وأجلي خوي تواونك تلبروا والله فاتقوا الله واجملوا في الطلب لەخوا بترسن جوان داواگەن خۆ ناشرین مەکە ڕێنا حرام مەگرە کابراایەکەی ناوی دکتۆر فازڵی سولەیمانە دکتۆرای هەیە لە هەندەسا داعیەکی گەورەیە لە خەڵکی میسرە ئەچێتە ئەمریکا لەوێ مؤسسەی پردەکان جسوور دائەنێ بۆ تعریف بە ئیسلام پیاوێکی نەشیتە ئینسانێکی چالاکە خۆی گەورە جەزای باتەوە وتی ئەو ڕۆژەی کە تەقینەوەکەی 11 سپتەمبەر بوو من مەوعیدم هەبوو لەوێ بەڵێ لەو شوێنە وتی من لەگەڵ برادەرێکە ئەمانویست بین بۆ ئەوێ نیو دانە سەعات دەستمان لە تەکسی وەرگرت ڕاگرت تەکسی ناوەست ئیتر تووڕ ینی باشە بۆ تەکسی نا مەوعیدمانەیە من لەوێ بچین تو مەسخوای گەورە هەیە لێ بەر وتی ئەجینا ئێستا ئەگەر تەکسیم دەستکەوتەوە بچوومە ئێستا مەگەل لە عالەمی بەرزەخەوە قسەم لەگەڵا بکردە خوای نایەوێ بمرێ لەبەرەوە ڕێکی ناخاوەی بگەڕێتەوە یەکێک لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام ئەو شەوەی کە بۆ بەیانی بۆ غەزای ئوحود ئەڕۆن بۆ شەوەکەی بە کوڕەکەی ئەڵێت طبعا کوڕەکەی ناوی جابیرە جابری کوڕ عەبدوڵڵای کێکە لە سەحابە عەزیزەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە باسی ترە ئینشاءالله لە بەرنامەی شیرینچای باسی جابری کوڕ عەبدوڵڵا ئەکەین بە تایبەتی لە مانگی مەولودی پیرۆزە ئینشاءالله ئەگەر فرسەت بوو ئەڵێ بە کوڕەکەی جابر من کۆمەڵێک کچم بەجێ هێڵاوە تەنها کوڕێکیشم هەیە کە تۆ سەرپەرشتی ئەم خوشکانت بکەیت وا ئەزانم وام بینیوە یا خەوم بینیوە یا شتێک لەو بابەتە کە من یەکەم کەسە بم بەیانی کە ئەچین بۆ جەنگی ئوحود یەکەم کەسە بم کە ئەکوژرێم لە شەڕەکەیە طبعا ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم فەرمودەیە ئیمامی مسلم ڕیوایەتی کردو ئەم بەسەرهاتە ئیمامی مسلم گێڕاوێتیەوە وان ئەفەرمێت بەڵام ئاگات لە خوشکەکانە بێت و قەرزێکیشم لەسەر کوڕی خۆم جابر ئەو قەرزە بدەرەوە جابری کوڕی بە طبعا باوکی پێڵێت عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام کە ئەچێتە جەنگەکەوە سبحان الله یەکەم کەس کە شەهید دەبێت و ئەکوژرێ لە بینی کافر و موسڵمانەکانە ئەوە بێت پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگی جابرە کات بانگی کوڕەکەیەکە ئەڵێ جابر ئەزانی عەبدوڵڵای باوکە
لەسەر باڵی مەلائیکەکان فریشتەکان بەرز کرایەوە بۆ ئاسمان و ڕۆشت ئەو مژدە خۆشەی پێدات کەواتە شەوێ پێش ئەوە یان چەند شەوێ پێش ئەوە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی حەرام ئاگدار کراوە بەوەی کە تۆ یەکەم کەسە بیت لە جەنگی ئوحودا شەهید دەکرێت ئەم ئاماژانە ئازانم ئەم ئیشارەتانە زۆر کەس دەرکی پێکەوە زۆر کەس ئەیڵێ هەندێک کەسەیە نایڵێ ئەڵێ بەشکم وانە بێ بەشکم خەوێک بێ هات بێت بینی بێتم بەشکم ئەم ئیشارەتە ئەم خوورپەیە کە هاتۆتە دڵمەوە ڕاست نەبێت بەڵام زۆربەی جارەکان ئازانم خوورپەیەکی ڕاستە بۆ ئەوەی تۆ تەوبەیەکی ڕاست بکەی خۆی گەورە فرسەتە خاتە بەردەمی ئەمە کە بە باشی بگەڕێتەوە چونکە ئەجەلت نزیک بۆتەوە وەکوتمان ئەجەلمان ئەمان پارێزێ چونکە لە چەنەها ڕووداوی تر دەرتەکات هەتا شوێنی خۆیەت تا قاڵبی خۆیەت ئەتخاتە ناو قاڵبی خۆی و کۆتایی بەشیان دوای ڕەمەزان بوو ساڵی 2010 بوو ئیتر بەواسێ و ڕەمەزانە بە ڕۆژوو بین و ئەو ساڵەش گەرم بوو مناڵەکان بێتاقەت بوون ڕۆیشتین بۆ جێگۆڕینێک چوینە دوکان هین عەفو گۆبتەپە لەوێ تا ئێوارە ماینەوە ئیتر قەدەری خواوا بوو کە گەڕاینەوە لە گەڕانەوەیە وتمان با چایە بخۆین ئەنجا بینەوە کوڕێکی خوشکەزام تەمەنی 14 ساڵ بوو لەو لامەوە کەوتە ئاوەکەەوە ئیتر قەدەری خواوا بوو من خۆشم بۆ هەڵدا دیار بوو ڕۆژی تەواو بوو کەوت گرتیشم لە ملیشما بوو ماوەیەکی زۆریش 5-6 دقەیەک دوایی من بۆ خۆم وەختی هاتمە دەرەوە هۆشم نەبوو ئەو ڕۆژی ئەو تەواو بوو ینی ئەوە نەبوو مەسافەکەشی زۆر کەمی ما بوو بۆ دەرچوون بەڵام ئەو ڕۆژی تەواو بوو ئیتر قەدەری خواوا بوو دوای هەفتەیەک جەنازەکەیمان دۆزیەوە قەدەریش هەر شتێک نووسرابێ لە ناوچوانت مەحاڵە گەڕانەوەی هەر چۆنێک بێ خوای گەورە نووسیوێتی شتەکان منەوە ئەوە بەسەر خۆم هات ئەو لەو شوێنانەشە زۆربەی کات برای خنکانوە لە تا ڕۆحی خۆی و ژیانی خۆی بەڵام من ئەو کوڕە لە ملیشما بوو ملیشمی گرتە بوو دیار بوو ئەجەلی من نەهاتۆ قەدەری ڕۆژی من تەواو نەبوو ئەو کۆچی کرد و منیش دەرچوومە ئێستامەوە یعنی تۆش بێهۆش کەوتی لەو کاتە بەڵێ من لەو کاتی لەنا ئاوکەیا بووم نەخێر بەڵام کاتێک کە ئەو لە من مابووی تر تەواو 2-3 جار کەوتی نەژێر ئاوەکە و دەرچوینەوە مەحاولەمە کرد دەریکەم ئاخر جار ئەو لە ملم بۆ مەسافەیەکی دەمەترێکم مابوو ئیتر هۆشم نەما کەوتمە سەر پشت ئەو گەماگالێ بوو مناڵەکانی خۆم کوڕەکانم 12-13 ساڵ بوو بچووکەکەیان گەورەکەش 15 ساڵ بوو شان میگروتی باوە با ئەوم ئاگالێ بوو ئیتر ماوەی 5-6 دقەیەک خۆشم هۆشم نەبوو بەڵام ئاگام لەوە نەمایترە و کوڕی خوشکەزام لەگەڵما کەوتە ژێرا و ماوەی هەفتەیەک اینجا تەرمەکەیمان دەرکرد و جەنازەکەی فەرمودەیەکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی خستە سەر شانی عەبدوڵڵای کوڕی حەزرەتی عومەر و فەرمووی ئەی عەبدوڵڵا كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل للدنيا وابجي وابزانكوات تو غريبيكيت يان عابر سبيل يان ريبواريكي طبعا زناني أهل لغال بل عابر سبيل بل كتو ريبواري يعني نك غريبي غريبي كباشترا أوي كيت الدنيا ريبوارا غريبي شنيا فرق بين غريب والريبوار چییە؟ غەریب ئیسە کەسێ چێ بۆ ئەوروپا 20 ساڵە 30 ساڵە لە ئەوروپاژی هەر غەریبە خۆی بە غەریبە زانێ هەر حەزەکە ڕۆژە لە ڕۆژان بێتەوە نیشتیمانەکەی خۆی بێتەوە کوردستان و ئەگەرە وڵاتە وڵاتێکی ئاوەدان و پڕ لە یاسا و پڕ لە ژیان بێت حەزەکە لە وڵاتەکەی خۆی بژی و بمرێ ئەم کەسە پێوترێ غەریب لە کاتێکا ژیانی ئەویشی خۆشە و ڕەنگە لەوێش کۆچی دوایی بکات بەڵام هەر خۆی بە غەریبە زانێ ینی دڵی خۆشە بۆ وڵاتەش بەخۆشی تایە ئەژی ژیانێکی زۆر خۆشە باتە سەر لە وڵاتەیە بەڵام هەر غەریبە بەڵام عابر سەبیل ینی ڕێبوار دڵی بەو شوێنە خۆش نییانە ڕێبوار کیە ڕێبوار ئەو کەسێ سێ بۆ ئێمە بۆ نمونە من و کاکەرێم هاتوین لێرە کاکەرێم تەسویری منەکات لەژێر ئەم سێبەرەیە لەژێر ئەم درەختەیە ئەم بەرنامەیەکەین ئێمە ئەم درەختە 10 دقەیترە ڕۆین ڕێبوار کە لە ژێر سێبەری درەختێکە دانیشیا لە شوێنەکە
ئەمێنێتەوە یا شەوێک لە ئوتێلەکە ئەمێنێتەوە زۆر گوێ بۆ شوێنە نادا زۆر دیقەتی بۆ شوێنە نییە زۆر ئینتیمای نییە بۆی یعنی گرنگ نییە بەلایەوە چەندێکە بێت و ئەڕات و هەڵەسی ئەڕوا دنیا ئەو ڕێبواریەیە حتا سێبەرەکەیشی بەردەوام نییە چکە سێبەرەکەی ئێستا کاگەهارێم چەند گەڕا بۆ سێبەرێ تاوەکو ئەم شوێنە بدۆزین و تا ئەم بەرنامەی تیا بکەین چکە تۆزێکتر ئێرابێ بە خۆر کەواتە سێبەرەکەیشی بەقای نییە بەردەوام نییە ئێمە ئەبێ وا بزانین لەم دنیا ڕێبوارین حتا غەریبیش نین فەرمودێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر حەسیرێک ڕاکشاب و خەوتبوو جسمی تۆ لەسەر حەسیرێ بخەویت شوێنی حەسیرەکە لە جسمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە لاشی پێغەمبەر دەرچوو بوو صلی الله عليه وسلم طبعا خەوێکی عەزیێتە تۆ لەسەر شوێنێکی ڕق و ئینجا عەزیەتی شەبە صحابەکان بە پێغەمبەریان صلی الله عليه وسلم یا رسول الله صلی الله عليه وسلم ئەی بۆ شتێکی نەرم شتێکی باشت بۆ ڕانەخین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودی فەرمووی مالی وللدنیا من چیمە بەسەر دنیاوە نمونەی من وەکو سوارەیەک وایە کە سواری ئەسپێک بۆ ماندووە ئەچێتە ژێر درەختێک تۆزێک ئیسراحەتەکە لە ژێر درەختەکەیا و دوایەوە هەڵەسەیە چێ بەلای ئیشی خۆیەوە لەبەرەوە سێبەری ئەو درەختە مانەوەی ئەو درەختە بریتێ لەو دنیایی کە ئێمە تیاژین پیاوێک هەیە دۆستمە ئەو پیاوە کاکفاروقی نوری سعی پێڵێن خێزانەکەی ناوی سەبیحەخانە ماڵیان لە پشت کەباب بەرهەمەوەیە لە سلەیمانی لە بەختیاری ئیتر باسی خۆی گێڕایەوە ئەم پیاوە کاکفاروق وەختی خۆی گەنج بووە فکری شیوعی و ئەمانەی هەبوو زۆر زەحمەتی چەشتۆ بەدەست ئەو فکرەوە و ئەمانەوەن حاصل تەلەبە ئەبێ لە سناعە لەوێ لە داخلی ئەبێ کە لە داخلی ئەبێ تەلەبە تەواوبوون و ئەمانە سیرەکە هێلکەی لێ ماوە بەعزێنەوە بۆ خەساربی هەلکەکانە کوڵێنێ و نانەکەش قەکەی هێنێتەوە لە ڕێی بەمەلا بۆ چونکە کەیەتەوانێ ناوێری خۆی بە لە سەیتەرەکەی چەمچەماڵ لە پێش سەیتەرەکە لەو دیوە یا لەم دیوە کە ئەڕوا دا ئەبەزێ بە سەعاتێ بە پێ ئەڕواڵێ برسیمە بێ لە ڕێگا پێویستم پێ بێ بۆ ڕێگاکە بۆی لە سەیتەرە ناوشتی هەبووە کەسێکی چالاک بوو نەگ بیگرن ئیتر جاریش حتا هین یەکەن و لێ پرسنەوە و خوا ڕزگاریەکە سبحان الله کێتە لای حەسیرەکان ئەوێ سواری پاسێک بێ بگەڕێتەوە لەو کاتا پیرەمێردێک داوای نانی لێکا و مەحتەلیەکە ئەوش ئەڵێ هێلکەکانم پێ بە هێلکە و نانیاتی و ئەمانە مەشغوڵە بێ پاسەکە ئەڕوە ئیتر ئەم پاسەکە جانتاکەشی داناوە جانتاکەی بۆ هەڵێنە دەرە و بەجێ هێڵن و ئەڕواویژە چێتە پاسێکی ترەوە سبحان الله کە ئەڕوە دوایی بە پاسەکەی تر سەرێکا پاسەکەی پێشووتر دامی کردووە لەگەڵ مدەڕعەیەکا و زۆربەی کە لە پاچە بوو ئەمە تەسیری تێکا کە فعلەن ئەجەلی من نەهاتووە نابێ بۆ پاسە بڕۆ ئەنی ئەم شتانە مشاهدە ئیبینی بە ئاشکرا خوای گەورە هەموو شتێکی بە ئەجەل دروست کردووە ئەرز و ئاسمانەکان هەموو شتەکان هەمووی ئەبێ لە ئەجەلی خۆی ئەبڕۆ بەس خۆزگە بەوەی کە حازرە ئەوە مهم بەڵێ ماوسێک شتێکتان مابێت لەسەر باسی ئەجەل و والله بەس ئەوەیە یعنی ئێمە لە ژیانێکی کورتی کەماین هەموو دقەیەک معڕەزین بۆ مردن هەموو شوێ لە فەیسبووکە کە هەموو هەمانە خەتێکی ڕەش بەسەر کەسێک هاتۆ پیرە گەنجە ئیتر ئەوڵێ ئامۆزاوەڵێ مفاجئەیە یعنی ئەو هەموو خەڵکە کە ئەبینی ئەم دنیاە بەجێڵن و بارگەیانە پێچنەوانێ و بار و بارگیان پێ ئێمەش ڕۆژێک هەرێ بێ بڕۆین دەی کەمادەم ئەبێ بڕۆین بۆ حازر نەبین بۆ شتێنەکەین کە لەخوا لە خۆمان ڕازیکەین کە هەر ئەڕۆین با بە سەربەرزی بێ چونکە گەڕانەوەی لە دوان نییە چونکە جارێکی تر دووبارە نابێتەوانێ کە هیوادارم هەر یەک لە ئێمە بەڕاستی خەمی قیامەتی خۆی بێ هەموو شەوێ ئەمە مردنێکە مرین هەموو شەوێ مردنێکی پچکۆلە ئەمرین ڕۆحەکەمان دەرەچێ بەیانی بە ئەمانەت ئەم ڕۆحەمانە درێتەوە بۆ ئەو مدەی بەخەبەرین بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەیانیان لە خەواسایی فەرموو الحمد لله الذي رد إلي روحي وأذن لي بذكري سواز بۆ خوای کە ڕۆحی بۆ گێڕامەوە و ئیزنی یاوم یادی بکەم ئێمە چیمانەیە خوایەک قیمەتی بۆ ئێمە داناوە ئەڵێ یادم کە یادتانەکەم
لەم ناو کۆمەڵێکە یادمکەن لە ناو مەلەی عەلایەتانەکەم احفظ الله يحفظك احفظ الله تجد تجاهك يعني إذا استعنت فاستعن بالله يعني ئەمە بەڕاستی پێویستە باشتر و زیاتر و چاکتر خوا بناسین لە خوای گەورە نزیک بینەوە. بەدیع الزەمان سعیدی نورسی لە بریسکەکان لە یادخەرەوەی 12هەمدا دەفەرمێت ئەیە و خۆشەویستانم کە گوێ لەم یادخەرەوانە ڕادەگرن بزانن من هەندێک جار لاڵانەوەکانی دڵی خۆم دەنووسم کە بۆ پەروەردگاریان دەکەم هەرچەند دەبوو بشاررانایەتەوە و نەنووسرانایە چونکە لە میهرەبانی خۆی گەورە ئومێدەوارم کە کاتێ مردن زمانمی بێدەنگ کرد گفتاری نووسینەکەمم لە بری زمانم لێوەربگرێت بەڵێ تۆ بەی زمانم لە تەمەنە کورتەکەمە هەموو گوناهە زۆرەکانم ناگرێتەوە و فریایان ناکەوێت لەبەرەوە دەمکردنەوەی نووسینە چەسپا و بەردەوامەکەم دەتوانێت هەموو ئەو گوناهانە بەسەر بکات و بیانگرێتەوە ئەوە بوو 13 ساڵ پێش ئێستا و لە کاتی شڵەژانێکی مەزنی باری ڕۆحی و گۆڕانی پێکەنینی سەعیدی کۆن بۆ گریانی سەعیدی نوێ بە بەرەبەیانی پیری لە خەوی شەوگاری لاوی بێدار بوومەوە و ئەم مناجات و لاڵانەوەیم بە عەرەبی نووسی کە ئەمە واتای هەندێکیەتی ئەی پەروەردگاری میهرەبان و خواوەندی بەخشندەم بەهۆی ئەوەی کردەوەی خراپم هەڵبژارد تەمەن و لاویم لە دەست دەرچوو ئەو بەرهەمانەشیان کە لە دەستمدا ماون تەنها گوناهە پڕ ئێش و ئازارەکانیانە کە مرۆڤ ڕیسوا و شەرمەزارەکەن و زیانی پێگەێن و لە ڕێ لایەدەن و چەند وەسوەسەیەکن مرۆڤ بێزار و دەستە پاچە و کۆڵەوار دەکەن خۆ منیش بەبینین بۆم دەرکەوتووە کە بەو پەڕی پەلە و خێرایی و بێ هیچ لادان و ویستێکی خۆم و بە چەشنی باوک و باپیران و خۆشەویستان و خزمان و هاوڕێیانم لە دەرگای گۆڕ نزیک بوومەتەوە کە خانەی تەنیاییە لە ڕێگای هەمیشەییدا بۆ لێکدا بڕانی هەتایی لەم خانەیەی کە بە دڵنیایی دەزانم خانەیەکی فانی و تیاچووە و وەک بینراوە هەردەم لە ئاوابوون و کۆچکردندایە بە تایبەت بۆ یەکێکی وەک منی خاوەن نەفسی بەدخوازی غەددار و فێڵباز دەسا ئەی پەروەردگاری میهرەبان و بەخشندەم بەم نزیکانە دەبینم کفنەکەمم پۆشیوە و ڕۆشتومەتە تابوتەکەم و ماڵ ئاواییم لە خۆشەویستانم کردووە و ڕۆ دەرگای گۆڕەکەم کەوتومەتە ڕێ وا لە دەرگانەی میهرەبانی تۆدا دەڵاڵێمەوە و هاوارەکەم الأمان الأمان یا حەنان و یا مەنان لە خەجاڵەتی بێگوێیی کردنت ڕزگارم بکە ئاخ وا کفنەکەم بە ئەستۆمەوەیە و لەسەر قەبرەکەم ڕاوەستاوم و سرم بۆ دەرگانەی بەزەیید بەرز دەکەمەوە و هانهات بۆ هێن و دەڵێم الأمان الأمان یا ڕەحمان و یا حەنان لە قورسی باری گوناه ڕزگارم بکە ئاخ وا من بە کفنەکەم پێچراومەتەوە و لە گۆڕەکەمانیش تەجێ بووم و ڕەوانەکەران بەجیان هێشتوم و چاوەڕێی لێبوردن و میهرەبانیم و بە چاوە بینم کە جگە لای تۆ هیچ بەناو داڵدەیەک نییە و هاوارەکەمە لە ئەمان و ئەمان لە دەستەنگی جێگا و بێ هاودەمی ئەنجامی تاوانباری و لە دەست ناشرینی ڕووی گوناهەکان یا ڕەحمان یا حەنان و یا مەنان و یا دەیان لە هاوڵەتی گوناه و تاوان ڕزگارم بکە ئەی خوای گەورم تەنها میهرەبانی و بەزەیی تۆ داڵدە و پەنامە سکاڵای خەم و پەژارەشم هەر تەنها بۆ لای تۆیە ئەی بەدی هێنەری بەخشندە و پەروەردگاری میهرەبان و گەورم ئەم سەعیدە بەندە و بەدی هێنراوەی خۆت کە هەم بێگوێ هەم کۆڵەوار و بێدەسەڵات هەم بێ ئاگا هەم نەزان هەم بیمار هەم زەلیل هەم خراپەکار هەم بە ساڵاچوو هەم بەدبەخت و هەم لە گەورەی خۆی هەڵهاتوو وا دوای 40 ساڵی هەڵهاتن گەڕاوەتەوە و هانا و پەنای بۆ میهرەبانی تۆ هێناوە و دان بە تاوان و گوناهەکانیا دەنێت و گرفتاری چەندین وەهم و نەخۆشی بۆ و لێتە پاڕێتەوە جاگەروەری بگریت و لێی خۆش ببیت و بەزەیت پیابێتەوە ئەوە تۆ ئەهل و شایانیەوەیت و لە هەموو میهرەبانێ میهرەبانتریت دەنا پەنا بۆ چ دەرگانەیەکی جگە لە دەرگای تۆ ببات لە کاتێکا کە تەنها تۆ پەروەردگاری مەبەست و حەقی پەرسراویت لا إله إلا أنت وحدك لا شريك لك آخر الكلام في الدنيا وأول الكلام في الآخرة وفي القبر أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله
صلى الله عليه وسلم.